سەرباری ئازارە سەختەکەی ساراوان ئەمینی نەخۆشخانەی جێهێشتووە تاوەکو بچێتە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ. دەیەوێت بە نوێنەرایەتی 8 هاوڕێی سکاڵا تۆمار بکات. بە گوتەی ساروان و حیزبەکەشی کە پارتی ئازادی کوردستانە، ڕژێمی ئێران لە هێرشی بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە لە ڕێگەی درۆنەوە مادەی فسفۆری سپی قەدەغەکراوی بەکارهێناوە. ساروان لە پێش لیژنەیەکی تایبەت گوتەی لێ وەرگیرا بەڵێندرا بە دوواداچوون بۆ کەیسی خۆی و هاوڕێکانی بکرێت. نوەک نێرایەتی چوومە دەستگای مافی مرۆڤ کە باسی مەگە کە مەسم بێنە جواب لەسەر ئەم جۆرە شتێکەوە ڕووی داوە. ئەژ وڵاتان داواکەمی مەسم وڵاتانم بێنە جواب. ئێمە لەناو بتونێک بووین، بانی بتونەکەی دەخن 2 متر خۆڵیاتە، ساترێکش لەبەر دەرگاکە بوو دەخن 3 متر بەرجە. کە سعاتی 1:40 دقەیەک بۆ شتێکیاوە بوو دەنگ هات بەڵام بەرز بوو دای لە ساترەکە، یعنی ئەگەر ئەو ساترە نەبووە کەسمان دەرنەوە چوین، یعنی هەڵمی ئاگرەکە ئەوەندە زۆر بوو حتا یەخچاڵ و شتەکەشی تاوان دۆسەوە، یەخچاڵە موکت و هەموو شتێکی کولەن هەلیۆی یەکجاری ئاگردا. هەڵمی ئاگرەکەی ساهایسەش هەر تایوام تێ هەر قسەیە هەشتەیەکم یان نانی خۆم تامی ئەو دووکەڵە دێت ناوزان تێ بۆیە هەر دڵشتم هەوڵە بێ. هیچ کام لە بریندارەکان جگە لە سوتاوی پارچەی درۆن بەرجەستەیان نەکەوتووە. ئەمە شوا دەکات گومانی بەکارهێنانی فسفۆری سپی زیاتر بێت. ئاگرین هەر لە شۆکی ڕووداوەکەدایە، چونکە وەک خۆی دەڵێت ئەمە یەکەم جارە ئەو جۆرە درۆنە لە هێرشەکاندا بەکار بهێنرێت. کە تەقیەوە وەکو ئەو درۆنەکانی تر نەبوو کە ترکشۆینی زۆری بێ، زۆرتر ئاگر بوو، پام هەمووی لاقم و پشتم و دەستم و سەرشان و پسرم و هەمووی سووتە. تا ئێران بێت و ڕژیمێکی دەڕەندە و داگیرکەری وەکو ئێران بێت لە ناوچە بە کەڵکوەرگرتن لە هەر جۆرە چەکێک فۆسفۆر بێ یان شیمیایی بێ، بۆ ئەوان ئاساییە کەڵکی لێ بگرن. ئەوە سێمەش بەداخەوە لەژێر ئاسمانگی بێ قەڵغانە هەر لە مێژەوە دژ بۆ دەوڵەتە ڕاوەستاوین. لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕوونکردنەوەیەکیان بڵاو نەکردووەتەوە. تەنانەت ئەنجامی پشکنینەکانیش بەنهێنی ماوەتەوە، بەڵام پارتی ئازادی کوردستان داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکات لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکەن. بەکارهێنانی ئەم جۆرە درۆنانەش بە پێشهاتێکی مەترسیدار ناو دەبن. هەر لە ماوەی ئەم ساڵدا لەگەڵ دەستپێکردنی شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران زیاتر لە 86 جارە بنکە و بارگاکانی ئێمە بەرهێرشی درۆنی و هەژەکەی دەکەوێت. ئێمە جیاوازی ئەم هێرشە لەگەڵ هێرشەکانی ڕابردوو دەبینین. پێش هەرشتە درۆنەکە خۆی ئاگرێکی هێچگار زۆری لەگەڵ خۆی هێنا، ژینگەیەکی هێچگار زۆری لەگەڵ خۆی سووتاند. سەرجەم بریندارەکان بە پێچەوانەی جارەکانی رابردوو ئەمجار تەنیا سووتان ئاگەر تێبەربوونیان هەبووە، لەگەڵ ئەوەیدا شوێنشیان پارێزرا بوو، ینی لە سەبەدا بوون، لە ژێرزەویەوە بووە، خۆڵێکی زۆری بەسەر کراوە. فسفۆری سپی ئەو مادەیەیە کاتێک لەگەڵ هەوای ئاسایی یەک دەگرێت دەست بەجێ دەسووتێ و گەرماییەکی زۆر بەرز و دووکەڵێکی سپی دروست دەکات. بە پێی یاساکانی شەڕ و ڕێککەوتن نامە نێودەوڵەتیەکان نابێت ئەو مادەیە لە نزیک شوێنی نیشتەجێبوونی خەڵک بەکار بهێنرێ و قەدەغەیە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.